بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. بنراني برزو خوشويس مسلماناني عزيز لهر شوين وهر جاي كان السلام عليكم ورحمة الله وبركاته. لحلقه كينوي برنامج گفتگوی رمضان بخدمتتان شاد بینەوە بە هیوای ڕەزامەندی خی گەورە و پەروەردگار پاشان سوودمەندبوونی ئەوەی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ ڕۆژی 21 ڕەمەزانە، لە سەیەکی ئەخیری ڕەمەزان داین. ڕەمەزان وەکو ڕۆژەکان و شەوەکانی عیبادەتکردن تێیدا ئەجر و پاداشتی هەیە. لە ڕەمەزانیشدا کۆمەڵە کارەساتێک کۆمەڵە ڕووداوێک ڕوویان داوە لە مێژوودا کە بۆ هەمیشە جێگەی شانازی مسلمانانن، بەتایبەت کە لە ڕەمەزاندا ڕوویان داوە و بەتایبەت کە مسلمانان تێیدا بە ڕۆژوو بوون، بەتایبەت ئەو ڕووداوانەی کە لە عەسری پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕوویان داوە. یەکێک لەو ڕووداوە زۆر دیارانەی کە هەبووە ڕووداوی فەتحی مەککەیە. فەتحی مەککە ڕووداوێکی مێژووی گەورەیە کە لە 20 ڕەمەزاندا ڕوویدا وەکو دوێنێ، بەڵام کە کاتێک ئێمە لێ ئەدوێن وەکو ڕووداوێکی مێژووی مهم نییە چی بووە، چی ڕوویداوە، لە کەیدا ڕوویداوە. ئەوەی کە مهمە ئەو فەقەر و بڕگانەی کە لە ئەخلاقیاتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، لە گوێڕایەڵی ئاهاوەڵانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، و هەروەها ئەو دەرەنجامانەی کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەستی کەوتووە لە نەتیجەی فەتحەکە چی بوون، چۆن بوون. ئەم بەرنامەیە گفتوگوی ئەم جارەمان بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەبدولهادی محەممەد، مامۆستای ئاینی لە شاری سلێمانی، بەیەکەوە ئینشاءالله گفتوگوی ئەو باس و بابەتە ئەکەین. مامۆستاگیان بەخێر بن. سەرەتا مامۆستا ئەگەر لێوە دەست پێ بکەین، ئەسڵی ڕووداوی فەتحی مەککە چۆن بووە و کەی دەستی پێکردووە و ئەسبابەکەی چی بووە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. سرتا پیرۆزبایی هاتنی شەوانی قەدر لە مسلمانانی کوردستانەکە منداوەکەرم خی پردگار تاعات و عیبادەتی هەموو لایەک وەربگری و موفقمان بکە بۆی بتوانین شەوەکانی زیندوو ڕابگرین و ڕۆژەکانیش بەو پێ بین کە بەڕاستی ڕۆژانی قەدر و شەوانیشی داوامان لەیەکە. ئەگەر تەماشایەکی سەربردێکی مێژوو بکەین، ئەو ڕووداوانی کە ڕوویان داوە لە مێژوودا، لە مێژووی چۆن لە سەرهەڵدانی بیر و باوەڕی ئیسلامیدا کە پەیامی ئیسلام و لەلایەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیەنراوەتە بە شەریعەت، تەماشاکەین هەندێک ڕووداوی گەورە و گرنگ ڕوویان داوە، بە زۆریش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بوون. یەکەمەوە بۆ ئەوەی کە دەرکەوێ مانگی ڕەمەزان مانگی تەمەڵی و تەوەزەلی و خەوتن و وازهێنان لە کار و ئیش و کار نییە، بەڵکو مانگی چۆنە لە بەرجەستەکردنی سەرکەوتنەکانە، مانگی هێنانەدی ئامانجەکانە، مانگی فتوحاتە، مانگی نەسرە، مانگی سەرکەوتنەکانە. چونکە لەو کاتەیە چۆن لە تەوفیقی خی پردگار زیاترە بێ بۆ مسلمان و مسلمانانیش ئیستعدادی باشتریان هەیە بۆ ئەو کاری کە ئەیانەوێ ئەنجامی بدەن. یەکێک لەوانی کە ئێستا ئێمە لە سەدەدی باسکردنیای فەتحی مەککەیە وەکو جەنابەت فەرمووی. فەتحی مەککە ڕووداوێکی مێژووی زۆر گرنگە، چونکە تەماشاکە کاتێک کە مسلمانان یەک و دوو و بە شەوی تاریک بە ترس و لەرز وڵاتی خۆیان کە مەککەیە بەجێ ئەهێڵن، بەڵام ئەمڕۆ جارێکی تر جیهارە نەهارە بە ڕۆژی ڕووناک، بە ڕۆژی نیوەڕۆ، بە ئاشکرا و بە 10,000 سەحابی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکی تر ئەچێتەوە ناو مەککە. ئەسڵی سەرهەڵدانی ئەوەی کە هۆکاری ئەوە چی بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەزمی ئەوەی کرد کە بچێتەوە مەککە، سڵحی حودەیبیە پێش 2 ساڵ لە فەتحی مەککە بەسترا. ئەو لەو سڵحەیە هەندێک بەند و خاڵ دانران کە هەردوو لا پێوی پابەند بن، قوڕیشەکان و پێغەمبەری خوا، ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەوڵەتی مەدینە. ئەوە بوو یەکێک لەوانە، یەکێک لەو خاڵانی کە دانرا بوو، ئەو بوو کە هەر کەسێک هاتە هاوپەیمانەتی، هەر قەبیلەیەک هاتە هاوپەیمانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئازادە، هەر قەبیلێکیش چووە هاوپەیمانەتی قوڕیشەکان و بە هەمان شێو ئازادە. ئەو بوو بەنی بەکر و ئەوانە هاتنە چوونە هاوپەیمانەتی قوڕیشەوە، خوزاعیش هاتە هاوپەیمانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەنی بەکر و خوزاع لە کاتی جاهیلیە هەندێک شەڕ و ئاژەڵیان هەبوو، بەڵام ئەو بوو کە ئیسلام هاتبوو نەیهێشتبوو، ئەو ئاژا و کوشتن و بڕینەی کە لە نێوانی ئەو دوو تائیفەیە هەوو قەبیلەیە هەبوو نەمابوو. لەم کاتەیە کە ئەم دوو هاوپەیمانەتی جیابوون، ئەوان چوونن باڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هاوپەیمانەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پاشان ئەوانی تر چوونە لای
چۆن لە بەنی بەکر چوونە لای قوڕیشیەکان و هاوپەیمانێتی ئەوان لە فترەیەکی کەمی نەبرد تەماشاکەی ماوەیەکی دوای ئەو سولح ئەوانە بەنی بەکر دایان بەسەر خوزاعەیە جا ئەوەن هۆکارێکیشی کەم هەبوو لەوێکە کەسێک بۆتە هۆکار و على ئەساس یەکێک لە جەماعەتی بڵێن بەنی بەکر هەجی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم بە شعر جەماعەتی خوزاعەش یەکێک لەوان ئەمەی پێ قبوڵ نەکراوە لێیدا و بریناری کردووە ئیتر على ئەساس ئەوانیش هەستاون یاوێنە بەسەر جەماعەتی بڵێن خوزاعەیە قەبیلەی خوزاعەیە و 20 تا 23 کەسیان لێ کوشتن لەو حاڵەتە لەم لایشەوە چۆنەڵێ قوڕیشیەکان ئاگری شەڕەکەیان خۆش کرد و بە ماڵ و بە پارە و بە سیلاح و بە ڕیجال و بە پیاوان و بە شەڕکەر یارمەتیاندان لە ژێرەوە یعنی خەر بۆ خۆی بێدەنگبوونی قوڕیش لەو مەسەلەی ئەگەر ئەوەشی نەکردای مادەم بێدەنگ بوو هەر تاوانبارەتیایە چکە ئەو کەسی کە ئەم هاوپەیمان لەگەڵیا و هاوپەیمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوپەیمانیان داوە کە تاکو 10 ساڵ ئەم شەڕ ڕابگرین و هیچ کوشتارێک لە بینیان نەبێت ئەمان کە قوڕیشەکان بێدەنگ بوون لەو مەسەلەیە وەخۆ بەنی بەکریش کە ئەمەی هێنا بەسەر خۆزاعەیە و ئەو کوشتاری لێکردن ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تووڕە کرد کە ئەبێت دیارە دوای هانا بۆ هێنانی خوزاعە بۆ لای پێغەمبەر عەلەیهی السەڵات والسەلام کاوان هانان بۆ پێغەمبەر هێنا عەلەیهی السەڵات والسەلام لێرە مامۆستا ئەمە ئەوان پیشاندا وەفای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات والسەلام و غەمخۆری بۆ هاوپەیمانەکانی کە چۆن لەسەریان بەدەنگ هاتووە ئێمە ئەمانوێ یعنی ڕووداوەکە وەکو تاریخ ئەگەر زۆر نەچینە مەسئلەی تاریخەوە کەی بووە چۆن بووە بەڵام ئەوی کە مهمە ئەو دەرس و ئامۆژگاریانەی کە وەرئەگیرێ لە فتحی مەکە لە هەڵوێستی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات والسەلام لە بەرامبەر یەکەم هەنگاوی دەستپێکردنی فتحەکەەوە تا کۆتایی باس لەوە بکەین یەکێک لەوانە وەکو جەناب سەر ئامۆژات پێکرد لە ڕەمەزاندا ئینسانی مسلمان تەنها ئەوەی فتحی مەکە پێمانەڵێ تەنها خواردن و خەو و ئیسراحەت نییە جێبەجێ بکات یەکێک لە عیبادەت ئەو جورئەت و ئازایەتیە بۆ کەس ئەسحابی پێغەمبەر عەلەیهی السەڵات والسەلام بێ قەید و شەرط لە خزمەت پێغەمبەردا بوون کە عەدەدیان تا هەگەیشتە مەکە بوون بە 10,000 کەس پاشان پێغەمبەر عەلەیهی السەڵات والسەلام بە زەعیفی و زەلیلی مەکەی بەجێهێشت حتا فەرمووی ئەگەر دەریان نەکردمایە دەرناچوم لای کردەوە لە کاتێکە لەگەڵ ئەبوبەکر ڕەضا و ڕەحمەتی خوایان لەبێ هیجرەتیان فەرمووی بەڵام ئێستا کە ئەگەڕێتەوە چۆن ئەگەڕێتەوە بە عیزەتێکی زۆر و بە ئەو پەڕی سەربەرزیەوە ئەگەڕێتەوە ناو مەکە لێرە سەرەتای دەست پێکردن کە پێغەمبەر عەلەیهی السەڵات والسەلام قەراری دا بۆ فتحەکە دەست پێ بکە هەنگاوی یەکەمی چۆن هەنگاوی دەست پێ کرد ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە خوزاعە وەکو جەنابەت فەرموود هانیان بۆ پێغەمبەری خوا هێنا و مەسەلەکەیان بۆ جێڕایە و کە بەم شێوەیە بۆ ئەوان دایانە بەسەریانە و معتەدی بوون و قوڕیشیش لەولاوە بە هەمان شێوە ئەگەر خۆی بە ڕەسمی بە شێوەیەکی ڕەسمی بە تەواوی نهاتبێتە ناو مەسەلەکەەوە بەڵام بە غێر مباشر ناڕاستەوخۆ دەستی تایە بووە حەزی کردەوە بێدەنگی لێ کردو لەم کاتیا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەمەی بیست بەڕاستی ئامادەسازیەکی چۆن کرد یعنی یەکسەر ئەسحابی کۆ کردەوە و بە نزیکترین کەسیشی نەوت کە ئەوێت چی بکە بەرەوکوێ ڕووی بەرەوکوێ جێشێکی ئامادە کرد بە نزیکترین کەسی کە ئەڵای ئەبوبەکر سیدیق ڕەضی الله عنه ڕەحمەتی خوای لێ بێت حتا بەویشی نەوت ئەوێ بەرەوکوێ بڕوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لەگەڵ ئەمە بیست ئیتر ئەوەی هات بە خەیاڵەکە ئامادەی جێش سوپایەک ئامادە بکە و بەرەو ئەو فتحی بڵێن ڕزگارکردنی مەکە ئیتر وەکو بە هەناوە چوونی هاوپەیمانێتەکەی چکە لەسەر ئینسانی مسلمان بەڕاستی واجبە ئەگەر تۆ هاوپەیمانێتی لەگەڵ کەسێکە هەبێ عەقدێکی لەگەڵ کۆمەڵێکە هەبێ ئەگەر ئەو کەسانی کە تۆ هاوپەیمانی لەگەڵیانە هەیە تعدان بکرێتە سەر تعدا لەسەر تۆ کراوە ئەبێ تۆ ئەو کاتە بەهانەیان بچی چون کاتە وەکو وایە تعدا لەسەر تۆ کرابێ ئەو کاتە وایە دەستدرێژی بۆ سەر تۆ کرابێ چکە ئەوان بەشێکن لە تۆ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەسازی ئەبوو شێوەیە کرد کە جێشێکی ئامادە کرد بەڵام پێینەوتن کەواتە پێینەوتن نهێنی بە نهێنی بوو نهێنیەکەش ئەسحابیش نهێنەکان پاراست بەڵێ ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله بەڵام ئەو کاتی داواشان لێ کرد بە پێغەمبەری خوا صلی الله بەڵام ئەو کاتی کە بەڕێکەوتن حتا ئەو مسلمە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جار کە بێدەنگ بوو ئەو جارێک بوو کاتێکە جارێک بوو جارانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام ئەو کاتێک کە بەڕێکەوتن و نزیک بوونەوە طبعا دیارە پێشەوەی ئەمان بەڕێکەوتن قڕیش ئەبوو سفیانیان نار ئەبوو سفیان خۆی هاتەوە کە ئەو کاتە گەورەی قڕیش طبعا ئەبوو سفیانیان نار
بەڵێ داوایان کرد چوو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جوابی نەداوە دوای چوخانەی بردووە ئەو بەکری سیدیق کە واستە بکە چوو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەویش وتی بە هیچ شێوە ناتوانم عومەری کوڕی خەتاب بە هەمان شێوە جوابی نەدانەوە ئیتر بە بێهیوایی ڕۆیشتەوە هیچی دەست نەکەوت لەوەی کە هەوڵ بدا کە ئەمە نەقەومی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو تووڕەیی بەو شێوەیە بڵێ هاتن وەکو عزرێکیان هێنایە بەڵام دایکی بەڵام ئەوەی کە ئەوترێ کە مەسەن لە تاریخا باس ئەکرێ هەنگاونانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕێکەوتن لەو کاتەیە یەکی وەکو حاتبی کوڕی ئەبی بەلتەعە بە ئەیەوێت هەرچۆنێک بە جۆرێک لە جۆرەکان قوڕەیشەکان ئاگادار بکات ئەم هەڵوێستە مەسەلەن چی لێ ئەخوێنرێتەوە یا چۆن مامەڵەی لەگەڵ ئەکرێ والله طبعا جاسوسی کردن لەناو لە ئیسلامە بڵێ چۆنەڵێ تۆڵەی کوشتنە ئەبێ بکوژرێتەوە کە کەسێکە خیانەتی کردووە لە ئەمانەتێ خیانەتی کردووە لە شتێک لە سڕیاتی دەوڵەتێک لە سڕیاتی جێشێک لە سڕیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەتیان بەڵام لێرە حاتب ئەو کاتی کە نامەکەی نووسی بە دوو شێوە ڕیوایەتەکەی کە چۆنی نووسیوە لە ڕیوایەتێکە ئەڵێ من وا ئەزانم کە ڕۆ ئێوە دێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ لەفزەش نووسیوەتی صلی الله علیه و سلم کە جێشێکی ئامادە کردووە و پێ ئەچێ بەرەو ڕووی ئێوە بێ بەرەو لای ئێوە بێ ئێوەش ئامادەیتان خۆ هەبێ و ئاگاتان لە خۆتان بێ لای ترەوەڵە پێیان لە کە بەرەو ئێوە دێت و حەڵ بۆ سەفوان و بۆ عەکرەمی کوڕی ئەبوو جەهل و بۆ مەجموعەیەکی نووسیوە لێرە ئایا هەڵوەستەکەی ئەمە چۆنە ئەگەر بیتە سەرباری حەقیقی ئەمە خیانەتی خیانەتە بەڵام ئەو ئەصحابی بەدرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حسابی سابقی ئەم پیاوە ئەخوێنێتەوە ئەم پیاوە خیانەتی نەکردو تا ئێستا ئەم پیاوە منافق نبووە ئەم پیاوە بەدری بینیوە إنه قد شهد بدرا لعل الله اطلع على أهل بدر فغفر الله فرمي بيغمبر فرمي خواف بي فرمون اعملوا ما شئتم قد غفرت لكم بالله يعني أما سابقي بيغمبر خواف سابقي إنسان كان خيانته سابقي أما خيانته أبو عمري كوري خطاب تي بيغمبر خواف أما نفاقي كردو لمن يبدم بيغمبر خواف فرمينا أواش قد شهد بدرا أما بدري بيني أبو بيغمبر خواف أصلا درسي كتير لما ورقين هال كقانون شاهية ك اتهام متهم اتهام ناكريه حتى تثبت جريمته بلا حتى جريمتك بطاوي ثابت حتى كنا مكنها توبه بيغمر اخوه ونيدا وبالرياوتي امشي حاطب بونسيتا يعني او افرتي شي نارد بافرتي كان ناردبي لانه بركيا شارد بيو علي كر ابي طالب والزبير وجوان مقداد بنار بيغمر اخوه صلى الله عليه وسلم كشون افرتي كان سن بهر شي يقول ونامەکان وەرگرت و هیچیان لە ئافرەتەکەش نەکرد یەکسەر لە یابی کوژن بڵێن تۆش خیانیت و ئەوانە بە هیچ شێوێ گەڕانەوە بەلای پێغەمبەری خوا نامەکان دای دەست پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم اینجا فەرمی حاتب ئەمە چییە بۆ کردووە کەواتە لێرە ئێمە تەماشا بکەین پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئەو ڕێز و حورمەتەی لە ئەصحابی گرتووە بەتایبەت سابقینی ئەوەلین و بەتایبەت لە ناو سابقینی ئەوەلینە ئەصحابی بەدر چ ڕێز و حورمەتێکی لێگرتون لە کاتێکە کە مەسەلەن یەکی وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەمە نیفاق منافقە بابي كوجم يا لا قردني بم بلان پیغمبر عليه الصلاه والسلام فرمنا اما نفاقي نكر منافق نيو اما قد شهد بدرا ليرا اويكا اگر ورتر باسي بكين قوري اصحابي بدر بس قوري اصحابي پیغمبر بشويكي قشتي بلام لناوي عنده اواني سابقين اولين اوانن ك مالو حياتي خواني انكروا بقرباني اسلامتي ودينداري كوات لم عصروا سرد مكاتشا الفتح مكة أمر داوي كبيغمبر عليه الصلاة والسلام أفرمي أوش آمادي بدر بو بدري بينيوا بيمان لك ديسان ريز قرتنا ولا أهاولاني بيغمبر لأصحابي بيغمبر واجبك سرشاني مسلمان أو در أخر طبعا هموش هنجاي بيغمبر صلى الله عليه وسلم بو إما درس بنديت يعني يما كان هالي بيغمبر ولكم في رسول الله أسوة حسنة كبيغمبر صلى الله عليه وسلم هر هنجاي كالقرت بيشوا قيادي إما هنجاي أهل قرين لبشتي أو برين شن بي هول بقرين لها مكارو بارك بتايبتي لمسائل سياسية وعسكرية بلا أو كسانيك شلون فرقينية من قاوم الإسلام 20 سنة أو حارب مع رسول الله صلى الله عليه وسلم 20 سنة كسيك 20 سال لقل بيغمري إخوة جهادك كسيك تيج مقاومين بيغمري إخوة 20 سال أما شلون فرق يعني السابقين الأولين بتايبتي أواني كبدريان بينيوا شنك بو بدر خوي بخوي چون اشتكي تايبتيه
یەکەم بۆ شەڕ ئامادەسازیان نەبووە چونکە بۆ شەڕ نەهاتون بەڵام کەوتونەتە ناوی کردویانە ئیتاعی پێغەمبەری خۆیان کردو صلی الله علیه وسلم کەواتە هەر لێرە ئەگەر بیرمان نەچێت جیاوازی نێوان فتح لەگەڵ حرب خۆ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لێرە هاتووە بۆ مەسەلەن بەدر بە غەزا ناوبراوە ئوحود بە غەزا ناوبراوە بەڵام مەکە فتحی مەکە بە فتح ناوبراوە لە کاتێک کە تەماشاکەی دەست بە سەراگرتنەوە و ئازادکردنی تەواوی مەکەیە زێدی باوباپیرانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام و ئەو سەحابە بەڕێزانەی کە پێشتری جەرتیان کردووە بەڵام ئەمایان بە فتح ناوبرێت آخر بەڵێ ئەمە چۆنڵێ هەم فتح الأعظمیش ناوەبن گەورەترین فتحە گەورەترین سەرکەوتن چکە جارێکی تر ئەچێتەوە ئەو شوێنی کە لێی دەرکراوە بەڵام لێرەیە فتح و غەزوەوانە بۆ نمونە شەڕێکە و شەرێکی عابرە دێت و ئەڕوا ئەنجامێکی ئەبێت یا سەرکەوتنە یان خوانەخواست بەزینە بەڵام لێرە ئەمە فتحێکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی معلومە کە جارێکی تر ئەچێتەوە ڕزگار دەکرێتەوە و بۆچیش فتحە چونکە شاردیەوە لە ئەصحابیش هەتاکو ئەم خەبەرە نەگاتە ئەوانش ئامادەسازی بکەن بۆ یەکسەر بچێتە ناوی لە ئەسنای نزیکبوونەوەی سوپای ئیسلامی و بە قیادەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئەبوو سوفیان جارێکتر دێتەوە بەرەو سوپاکە و ئەوێت شتێک بکە ئەوێت شەفاعەتێک بکە ئەوێت کارەساتێک نەقەومێ وەکو ئەوترێ ئەترسێ لەوەی کە ئەوەی ئەبرەها ئەیبیست بەسەر مەکەی دابێنێ دیسان پێغەمبەر و هاوڵانیش هەمان بیانێ بەسەر مەکەیە بێن بەڵام حاشا لە ڕووی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە پێغەمبەر بەتەما بۆ ڕزگاری بکات لە زوڵمستەمێک حتا زوڵمستەمێک کە ئەوان لە دڵی بە ئینسانەکانیان کردووە لە عیبادەتی ئینسانەکانیان کردووە لە دروستکردنی بتەکان بەڵام ئەبوو سوفیان کاتێک دێت لەو عەسرەشا هەم پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام و هەم عەباسی مامی پێغەمبەر داوای ئەکەن کۆمەڵە شتێ هەیە لەو بینەیە ئەوە چی لێ ئەخوێنرێتەوە کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام هەم داوای ئەبوو سوفیانەکە هەم هەندێک مەکانەت ئەدا بە ئەبوو سوفیان ئەبوو سوفیان ئەگەر بێتە ناو ئیسلام و هەر خۆی بەتەنیانی ڕئیسی قەبیلەیە ڕئیسی قوڕەیش پیاوێکی بە خاوەنی مەکانەت و پلەپایە یعنی بۆیە بهاتنی بۆ ناو ئیسلام شتێکی هەروە کەم نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێ کەوە عەباسی مامشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمان شێوە داوای لێ کە موسڵمان بە تو بۆچی تا ئێستا هەر ئیمان ناهێنی باوەڕ ناهێنی ئەو بە شێوەیەکتر هاتووە یعنی ڕاستە بەڵام ئەمان بەم شێوەیە معاملەی لەگەڵاکەن ئەمە یەک دووهەمیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تەماشا بکەی وەکو چۆن لە عیلم النەفسا کە سێری ئینسانەکات یان ناوکرۆکی ئینسان ئەخوێنێتەوە جەوهەری ئینسان لەلایەکی تریشەوە ئەنزل الناس منازلهم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایما ئەمەی وەکو لەگەڵ ئەصحابی خۆیان کردووە چونکە ئەو ڕەحمەتە للعالەمینەوە بۆ پێویستە لەگەڵ خەڵکی تریشە بە هەمان شێوە هەروە بێ خەڵکی یعنی تەحقیر ناکە هەر کەسێک با کافر و مشریکیش بێت لەناو قەومی خۆیان مەکانەتی ئەو مەکانەتی عەزیزی ئەو عیزەتی ئەداتەوە زەلیلی ناکە بۆیە کاتێک کە موسڵمان بوو دوای ئەوەی کە ئیمانی هێنا حتا تۆزێک مقاومەشی کردی حتا لەو کاتی شاوتی من أشهد أن لا إله إلا الله بلام وفي قلبي شيء منك يا رسول الله صلى الله عليه وسلم هێشتا ما زال في قلبي شيء لە دڵماوەتی شتێک هەر هێشتا ماوە بەرامبەری تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بوو دوای کە ئەو باوەڕی هێنا کە تەوا بەتەواوی تەسلیم بوو باوەڕی هێنا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتە پێمای عەباس بوو کە بە پێغەمبەری خوا فەرموو کە ئەی پێغەمبەری خوا ئەم حەزی لە فەخر و شانازی و شتێک هەیە گەر شتێکی بدەیت بۆیە فەرمی من دەخەلە دارە ئەبی سوفیان فەهوە ئامین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک ماڵی ئەبوو سوفیان بچێتە ماڵی ئەبوو سوفیان و ئامینە ئەمە چییە ئەمە چۆنڵێ پاراستنی پێگەی ئینسانەکانە یعنی بۆیە ئەمە لە ئیسلام ئەومان پێڵە هەر کەسێک کە پێگەیەکی هەیە لە شوێنی خۆی لە کاتێکیدا کە موسڵمان دەبێت یان حتا ئەگەر موسڵمانیش نەبێت بەڕێزەوە ناوی بەری بەڕێزەوە ناوی دەبرێت و پێگەکەی ئەپارێزێت ڕێزی ئەگەری بەڕێزەوە ناوی ئەبێت تەشیری پێ ناکەیت چونکە ئەو لە قەومی خۆیان گەورەیە مەگەر خوای پەروەردگار خۆی لە قورئانی خۆیان بڵێن شتێکی تا بەزانین تۆش بە هەمان شێوە بیڵێیتەوە ئەوە شتێکی ئەگنا ئینسانی بەبوومان نییە قودوەتەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە مۆزوعێک ترێتە پێشەوە لەوەی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ من دخل دار أبي سفيان فهو آمن من دخل المسجد فهو آمن من دخل الكعبة من دخل الكعبة يا أو مسجد بلا فهو آمن یان لەوەی تریانە فەرمێ هەر کەسێک پشتی تێکردن و ڕای کرد بەڵێ لا تقاتلوا إلا من قاتلكم بەڵێ
کەواتە هەموو ئەم وەسیەتانی پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وەسەلام لە کاتی دابەزینی سوپایەکی زۆری وەکو سوپای ئیسلامی لەو عەسرەیە کە ئەوترێت 10,000 کەس بوون، یعنی عەزیزیش بوون، لە ئەو پەڕی قووەت و دەسەڵاتە بوون، دابەزیون. ئەمە چیمان پێڵێ؟ یعنی ئەمانە دانی خەڵکە یان تەنها ڕێزی مزگەوتە یان کەسێک کە هەڵدە ئەویان چییە؟ بەڵێ ئەمە پێت ئەڵێ کە ئیسلام هاتووە ڕزگارکەرە نەگر و خێنەر. إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة. بەڵێ ئەمە وەکو ملوک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەچۆتە ئەوێ و ئەم سەرکەوتنش بە سەرکەوتنێکی خوایی ئەزانێ کە ئەوەتە لە نیشانەکانی دیارە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن لەسەر هەشترەکەی سەری دانێنێ و بە خضوعەوە چێتە ناو مەکە. ولو کاتیشە بۆی بە خەڵکی بسەلمێنێ کە ئێمە لە دەست کاتی دەسەڵات و قودرەتمانە ئەوە نین نەهاتین کشت و بڕ بکەین، قەتڵ و عامی خەڵکی بکەین، ئەوەی کە پێشتر شتێکی بچووکی بەرامبەرکردنی ئێستا تۆڵی لێ بکەینەوە. نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی کە لەگەڵتانە شەڕی نەکرد شەڕ نەکەن لەگەڵیان و بە هیچ شێوەیە هیچ کەسێک نەکوژن و بە هیچ شێوەیەک دەستکاری هیچ شتێک نەکەن، یعنی حتا خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی بتەکانی شکان حتا تەماشاکە، يعني حەزی نەکردووە یەک شتێک بکرێت و ئەمە ئەوەمان پێڵە کە ئیسلام لە ئەوجی قووەتی خۆیان ڕەحمەتە بەزەیە و پێکەوە ژیانە و هێنەری ئاشتیە و ڕەحمەتە بۆ هەموو کەس، چکە دوایش لە هینەکەی ئەگەر ئاماژەی پێ بکەین لە معامەی لەگەڵ خەڵکی مەکە بۆمان دەرەکەی کە ئەو جێیشە بۆ هەموو قودرەتەوە معامەلیان چۆن بووە. کەواتە جیاوازێکی زۆر هەیە لە نێوانی ئەو فەتحی کە پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وسەلام، حتا ئەبوو سوفیان کە کاتێک سوپاکەی بینی باسی کرد کە ئەم پاشایەتی پێغەمبەر یا ئەم مەڵکەی محەممەد لە داهاتوودا شتێکی گەورەیە، بەڵام عەباس لەدایە پێوتی نا بەڵکو ئەوە پێغەمبەرایەتیە نەک پاشایەتی. جیاوازەکە ئەوەیە هەموو دەسەڵاتدارەکانی کۆن و ئەوانەی ئێستاش لەگەڵ بێ کاتێک ئەڕۆن جێگایەک داگیرەکەن ئەیانەوێت قووەت و دەسەڵاتی خۆیان لەسەر شوێنێک بسەپێنن. یەکەم شت کە دەستی پێەکەن زەلیلکردنی خەڵکەکەیەتی، ترساندنیەتی، بەڵام بەعکسەوە لە عەسری پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وسەلام شتیوانە بۆ حتا گەورەکەیان کە ئەبوو سوفیانە مەکانەتێکی تایبەتی پێ گەورەترین چۆنە صفەتی ئینسانی بەجێهێناوە کە العفو عند المقدرة، کاتێککە ئینسان توانای هەیە لێبوردە بێت. یگنە تۆ پێشتر يعني تۆڵە بکەیتەوە بۆت ناکرێ بۆیە نایکەیتەوە، بەڵام کاتێک کە بۆ شتەکرێ عەفوەکەی چەند فەزڵ هەیە، چەند گەورەیە و بە تایبەتیش بۆ جێشێکی وا بە قووەت کە یعنی ئەوانەی کە لە مەکە لەوە پێش خۆیان بە عنتەر ئەزانی هیچی نەمان ئەسڵ ڕای ئەوەی کە تۆزە هین بوو ڕای کرد. حتا پێغەمبەر عەلەیهی السڵات وسەلام تەنها ئەمری بۆ دەکەس دەرکرد، ئەو دەکەسەش هەندێکیان موسڵمان بوون، هەندێکیان عەفوی دوایش هەر بۆ دەرکردنەوە کە ڕایان کردبوو بێنەوە خەڵک تکای بۆ کردن، یەک دوانێکی ژیان لیان کوژرا. لە تێگڕای شەڕەکەیە جگە ئەو کۆمەڵە خەڵکی کە ڕوبەڕووی خالیدی کوڕی وەلید بوونەوە کە پێغەمبەری خوش عەلەیهی السڵات وسەلام حتا ئەوترێ کە دوێی لە دەنگی شیرەکان یا بریسکەی شمشێرەکانیانی بینی نەیهێش بوو کەس پەلاماری کەس بدە، کە تا فریای ئەوە کەوتن خەڵکێک ڕوبەڕوویان بووبووە چەند کەسێک کوژران، کەسی تر خوێن نەڕژاوە لەو فەتحەیە جگە ئەو چەند کەسە. بەڵام شتێکی زۆر گرنگ کە هەیە لە ئەسڵی فەتحی مەکەیە کە لە مانگی ڕەمەزاندا ڕوویداوە، پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وسەلام جگە وەکو پێغەمبەرێک، وەکو قیادەیەکی ڕوحی خەڵک، وەکو پێغەمبەرێک، وەکو قیادەیەکی سیاسی لە ڕووی عەسکەریژەوە تەخطیتێکی زۆر مهم بەکارهێنێ کە لە یەک شوێنەوە لە یەک جێگاوە داخڵ نەبن بە مەکە، لە ئەطرافی مەکەوە لە هەر جوار دەورەوە لە چیاکانەوە بێنە خوارەوە، وەکە کاتێکیش نزیک بوونەوەی کە ئایان بینن ئەگەر ئینصح التعبیر بڵێن ئاگرکردنەوەی هەر موسڵمانێک هەر یەکێک لەو جەنگاوەرانەی پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وسەلام لە بەرامبەر مەکە بۆ ڕووخاندنی معنەویاتی کەسانێک کە بیانەوە ڕوبەڕوویان بنەوە. هەر ئەو کات پێغەمبەری خوا عەلەیهی السڵات وسەلام لە تەخطیتی حەربە شەڕی واتەواتیان بڵێن یا حربی نەفسی بەکارهێناوە لە مقابلە بەچی بەکردنەوەی الحرب خدعة. بەڵێ ئەبێ وابێ ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵێ ئەو 10,000 سەحابی هەرێکی ئاگریان کردەوە 10,000 ئاگری یعنی تەماشاکە وی هەر ئەبوو سوفیان کە سەیریکە هەر تۆقی ترساوتی قەت شتی وام نبینیەوە جێیشی
محمد صلى الله عليه وسلم بم قبارز قوريه بنت اسان بينيو اما اشتكي تعزيه بويا هل براسي راسته ومعنوياتي او بوي في مصاصم او يفرمو هل لو يا كم جار يعني كم هنقاوبه ابي معنوياتي دشمن بروخ يعني معنوياتي كسكي چونك اگر وانا بيت لا نيش مقاومه برورود بيته بويا يا كم هنقاي في غني خاصه او او جيش كده خزو كجنان فرم بلا بتشنو كبلاي كده دو ايش فرمي ابي هريكي اغريب كاتو تاكل جيشي برامبر وديار بي وان نوع لا شلون ترسل لرجان لدرو ترونا بو دروس بي بو ينتوان او مقاومي كأيانوي بيكن وبو شاندر ك ام جيش الزخامتي كي هي ام جيش او جيش كشوني اما شلون لبشوي كي ضبط وربطي كي باش كراوا عسكريا باش اماده كراوا وبامادي كي باش هاتوا بيجلوي عدد كيشي شان زورو عديشي بهمان شوا ابو شوا خبر قوريه كابين خوي قبرك باسي ان فتحك القران انا فتحنا لك فتحا مبينا ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تاخر ام فتح قوريه بمشي ويا يكم بيغمبري اخوه عليه الصلاه والسلام بو خوي بيغمبر وحي لبشته اصحاب رضا ورحمتي خوي لي بتواي معناه جراياليبون باشان قرآن جلولاوا وحي بفيغمبر نيريكا خوي تعالى لبشتيانا فتح كان بنصيب أكا وليش يعني خوجة لهر اشتكى كرد بيتيان باشا بمشي ويهش دا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام كداخل أبيت داخلي مكة أبي يعني هيج تكبرك لبيغمبرنا بينده صلى الله عليه وسلم هيج يعني اويك استا خلصيك ابينين بتكبر وداخلي شارع ابي داخلي جيجاك ابي اشتوان نبوه پیغمبر عليه الصلاه والسلام باوبري ذليلي بو خوي وك خوي برامبر بنفسي خوي ذليل اكا لبرامبر خوي غورو پروردگار وبو بندكاني اسلمنه وبو خلصي مكي اسلمنه من نهاتم طولتان لبكمو بلكو هاتم جاركتر رزقارتان بكم اويك بذليلي بيمنك لا لبرامبرتان استا هاتم بقوته وجاركتر هاتم رزقارتان بكم بلا چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوایە کەسێکی قیادەیەکی عسکەری بەحت نییە ئیتر داڕنرابێت لە هەرچی سەر لە وڵات لە سەردەمی خۆمانە کەڵن کاکەوە قیادەیەکی عسکەری یعنی تر هیچ شتێکی تر نازانێ غەیری کوشتن و بڕین و ڕقی و تونی و تیژی و ئەو جۆرە شتانە بەڵام ئەم پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم یەک دوو هەمیش عقیدە و بیر و باوەڕێکی هەیە کە ئەم سەرکەوتن و نەسر و زەفەر و هاتنەوە و فەتحە هی خوای پەروەردگارە پێی بەخشیوە هی ئازایەتی خۆی نییە بەڵام ئەم ئیستیعدادی کردووە هەموو ڕێگاکانیان بڕیوە هەموو ئەوەی کە ئەخذ بە ئەسباب و هەرچی هەیە پێویستە بۆ ئەوەی کە بگەیتە ئەنجامی شتێک کراوە و ئیبتیلا و هەموو ئەو ڕێگانە بەسەریانە هاتووە تاقی کراوەتەوە بەڵام ئێستا کە گەیشتونتە ئەوە هەر هێشتا بەوەی نازانێت لە دوای ئەم هەموو ئیبتیلایە لە دوای ئەو هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی کە چەشتویانە لەو چەند فترەیە کە لە مەکەوە دەرکراون هەتاکو ئەم ساتە وەختی کە ئەسنەوە ناوی چەندیان بەسەر هاتووە چەند عەزەت و ئازار و ئەشکەنجیان کێشاوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ناڵێ هی خۆمان بە هی خۆم بەڵکو بە هی خوای پەروەردگاری ئەزانێ وەکو وتیشمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوی بۆ بە خەڵکی بسەلمێنێ کە ئەمان هاتوونەتەوە خۆشی و شادی ئەهێنن پێکەوە ژیان ئەهێنن ئاشتی ئەهێنن نەک کوشتون و بڕین و دەمار و خەراب و هەلاک ئەویان نەهێناوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە یەکەم هەنگاوی بینینیەوە ئەگەر تەماشای بکە کە چێتە ناو مەکە بۆ شێوەیەکێ هەر ئەوە خۆی بۆ خۆی نیشانی ئەوە پێویستە خەڵکێک کە ئەیبینن ئەوە لەوە بیخوێننەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی نایەوێت تۆڵە بکاتەوە گەر و خەڵکانیش ڕایان نەکردایە لەوانەیە هەر او خو بكم زايني پیغمبر اخو عليه الصلاه والسلام كداخلي مكابي حتى امام البخاري جرته الحديث كافر پیغمبر اخو عليه الصلاه والسلام او انده متواضع بو او انده سريدانوان چناغي خريب واذا لبشتي حشتراكي يعني بدم خوندني إنا فتحنا لك فتحا مبينا وكلها هنيك سرچاوي هاتوكا كاتك ريشي مبارك اذا لبشتي حشتراكي بدم وإنا فتحنا لك فتحا مبينا اخوان دو يعني كاوكو بليشي استشعار بويكا اما هي خوای پەروەردگار و نیعمەتی ئەو. بەڵام ئەگەر تەماشا بکەی کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام داخڵی مەکە ئەبێ بەم عیزەتەوە
خەڵکێک چاوەڕێی زۆر خەڵکێک ئەترسن خەڵکێکیش کە ئەخلاقی پێغەمبەر ئەناسن غەمیان نییە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەو کاتێکە لە پاڵ کەعبەیە وەستا و کەلیمەی تەوحید دووبارە ئەکات و باسی نەسر و سەرکەوتنی خۆی گەورە و پەروەردگارەکە کەلیمەیەک بە قوڕەیشەکانەڵە دیارە قوڕەیشەکان پێشتر بە سەروەت و سامانی خۆیان بە قووەت و هێزی خۆیانە زۆر نازی و وەکو چۆن ویستیان لە بەدرا مسلمانان بشکێنن وەکو چۆن ویستیان لە ئوحودا دیسان ئەوە بکەن وەکو چۆن ویستیان لە ئەحزابە لە خەندەقا بیکەن بەڵام هەر پێیان نەکرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پرسیارێکیان لێکا ئەڵێ چاوەڕێی چی ئەکەن لە من پێشان پێیان ئەڵێ کە ئێمە هەمومان لە ئادەمین و ئادەمیش لەگەڵا لە خۆڵە پاشان ئەو ئایەتە ئەخوێنێتەوە يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم دوای فەرمێ ئێوە چاوەڕێی چی ئەکەن لە من ما تظنون أني فاعل بكم بەڵێ چاوەڕێی چی ئەکەن لە من وەڵامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا صلی الله عليه فەرمی ئەوان وتیان آخر جوابەکەی ئەوان چی بوو يعني وتیان قالوا خيرا وەڵامی ئەوان بۆ پێغەمبەر أخ كريم وابن أخ كريم وتیان هەر چاوەڕێی چاکر لێ دەکەین تۆ خۆت پیاوی کوڕی پیاوی ها خۆت هەر چاک بوویت و برازایەکی باشیشی بۆ ئێمە بۆیە پێغەمبەری خوا فەرمی ما أقول لكم إلا كما قال أخي يوسف لأخيه يعني لإخوانه لا تثريب عليكم يغفر الله لكم وهو أرحم الراحمين اذهبوا فأنتم الطلقاء تەنها ئەوەتان پێڵم خوا لێمان خۆش بێ خی گەورە بە بەزەیی وەکو چۆن یوسف بە براکانی و دوایەوەی ئەو زوڵمیان بەرامبەری کرد و ئاوایان لێ کرد دوای فەرمی هیچ لۆمەتان ناکەم بڕۆن ئازاد ئێمە ئەم باسە زۆر هەڵئەگرێ و کاتێکەش ئێستا کاتێکی زیندووە بەنسبێتەوە من کۆتا قسەی خۆم ئەەکەم ئەوە زانی من هەڵەسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەم بەرامبەر بەخۆی بە تەواضع لەگەڵ خەڵکیان چۆن بووە بەڵام لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم هەڵوێستە مەردانەی نوان ئەم نەسرە گەورەی بەنسیب بوو ئەم فەتحە گەورەی بەنسیب بوو یەک شتما بوو بیکا کە شکاندنی بتەکان بوو کە بەدەستی خۆی بتەکانی شکان ئەی فەرموو وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا شکاندنی بتەکانی خستە ئەو کاتە بۆ بەڵێ بۆ ئەوەی کە بەڕاستی شکاندنی بتەکان بۆ کاتێک ئینسان ئەتوانێت بیر و باوەڕێک کە لەناو دڵی خەڵکیە بچەسبێ ئەو کاتە ئەتوانی ئەوەی کە لەوە پێش بووە دەریبێنی یعنی تەخلیە پاشان تەحلیە تۆ لە ئەوڵەوە بێیت بە بیر و باوەڕی کەسێکا بێیتە خوارەوە یان ئەگەر دەستکەوە یەکسەر بیشکێنی بێ ئەوەی لە ناخیا شتێکت ڕواندبێ پێشتر ئامادەسازیەکی دەرونیت بۆ کردبێ ئامادەسازیەکی حتا چۆن ڕوبەڕوو بۆ کردبێ بێجگە دەرونی لە دەرەوەش ناتوانانی ئەو کارەکەی ئەگەر بیشیکەی لەوانەیە زۆر بەخراب بشکێتەوە بەسەرتاوە زۆر بەخراب ناوت بەرن بەڵام پێشتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە ناکا 30 ساڵ لە مەکایە بە دزیەوە لە ژێرەوە یعنی کەسێک نانێ بابەتەکان بشکێنێ چونکە هێشتا ئامادەسازی دەرونی بۆ خەڵکەکەی نەکردو کە بڕۆیان وابێ کە لابردنی ئەم بتانە شتێکی باشە کە بوونیان شتێکی خراپە کە ئەمانە هیچ سوودێکیان نییە قازانجێکیان نییە زەرێکیان ناتوان بەدەستیان نییە هیچیان بەدەست نییە بەڵام کاتێک کە ئامادەسازی دەرونیان بۆ ئەوکا و بە عەمەلی پیان ئەسەلمێنێ و ئەوە کەوانیش تەسلیمە بن ئەمە ئێستا کاتیەتی چونکە هەموو شتێک مراحل و کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وەکو کەسی یەکەمی ئیسلام و پێغەمبەرێک ئەوێ پێش ئەوەی بڕوخێنە بینا بکە ئینجا بڕوخێنێ ئەم باس و بابەتە عوسمان و کوسمان زۆرە خانێ خوا پاداش خێر باتەوە مادەمان کردی ماوەسا بینەرانی بەڕێز و خۆشەویست هەرچەندێک لە باس و خواسەکانی ڕەمەزان و ئەو ڕووداوانەی کە لە مێژوودا ڕوویان داوە لە عەسری پێغەمبەرە بەتایبەت بدوێن و پند و ئامۆژگاریەکانی باس بکەین وا بە ئاسانی تەواو نابێت تا بە یەکگەشتەوەی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و پەروەردگار ئەسپێرین. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.